خوێندکارێکی پۆلی 12 کە ئەمڕۆ خۆاتومە بۆم خۆپیشاندانە لە بری ئەوەی کە ئێمە دوو تاقیکردنەوەمان کرد یعنی ماندووبوونێکی زۆرمان بەخۆمانەوە بینی کە چوینە سەر ئیمتیحان کە نەمانەتوانی هیچ جواب بدەین کە یعنی ئەسئیلەکە زۆر گران بوو جگە لە گرانیەکەشی یعنی خارج منهەج هێنابوویانەوە هیوادارین یعنی ڕەنجمان بەهەدەر نەدەن ڕەنجمان بەهەدەر نەدەن بتوانین تا نمرەیەکی باش بێنیان ئەوە تا تاقیکردنەوەمان بۆ دووبارە بکەنەوە بە خولی یەکەم بۆمان حیساب بکەن یان ئەوەتانی هەوڵێکی باشمان بۆ بدەن لە پێنە و سەرکەوتنمان ئیشەڵا بۆ داهاتوێکی باش. پۆلی شەشی ئامادەیوە داوا لە پەروەردەی دروستخورماتوو دەکەین مافەکانمان پێشێل نەکرێت یاخود کەوتەرخەم نەبێت لە ئەوەی کە ئەسیلەکان گران دەرکراوە هەندێک لە ئەسیلەکانمان لە کتێب دەرکراوە زۆر باش دەرکراوە بەڵام هەندێکشی لە مەزەمەی مامۆسایەک دەرکراوە کە بازرگانی پێواکرێ ئێمە کتێبمان بۆ هاتووە ئێمە ئەبێ لە کتێب بخوێنین کەچی لە مەزەمەی مامۆسایەک پرسیارەکانمان بۆ دێتەوە هەمووی خارجیە و لە کتێب کاڵەکەش زۆر پرسیاراتووەتەوە. ئێمە داواکاریمان ئەوەیە خولی دووەم بە خولی یەکەم ئەژمار بکرێت یاخود داواکاریەکی ترمان ئەوەیە کە خولی دووەم ئاسانکاریمان بۆ بکرێت و پرسیارەکان ئاسان بێتەوە. داواکاری یەکێتی گشتی قوتابیانی کوردستان ئەمڕۆ بە هەموو شێوەیەک پاڵپشتی خوێندکارانین دیارە ئەمە یەکەم جار نییە ئەم هەڵەکەم و کورتیان ڕێدا لە خوێندنی کوردی لە خورماتوو بێنازترین خوێندنگەیە یعنی لە هەموو جیهاندا ئەتوانم بڵێم چونکە خوێندنی کوردی لە خورماتوو مامۆسایان نییە لە دەرکردنی ئەسیلە یعنی ئەوەی لەوێ ڕوێدا ئەم خوێندکارانی ئێرە یعنی هیچ ئاگادار نین مافیان نەخورێ داواکارین خوێندکاران بە هەمویان داوای مافی ڕای خۆیان